گروپی نانۆبیت یەکێک لە گروپە هەرە دیارە موزیکەکان کە چەندین موزیسیانی بەتوانە و بێگومان خاوەنی چەندین کۆنسەرتی تایبەتن لە هەم کوردستان و هەم لە دەرەوەی وڵاتیش و ستایلێکی زۆر تایبەت بە خۆیان هەیە و ئەم ئێوارەیە دوو لە ئەندامانی گروپەکە کە هەریەک لە بەڕێزان کاکێ مندەریا کە موزیسیانە و دامەزرێنەری گروپەکەی وەروە زۆر بەرز خات و هێدی جەبار کە موزیسیانە و دەنگبێژیشە ئەم ئێوارەیە لە ستودیۆ کورسات مەگەزین میوان. سڵاوتان لەوێ زۆر بەخێر بێن. زۆر سپاس. ماندوو نەبن. زۆر وەسپی کۆنسەرتەکەی جوێنەکرام هەرچەنە بەداخۆ من لەوێ نەبووم بەڵام هەر کەسێکمە بینی ئەیوت لەوێ بووی پێم خۆشە و دیقە بەتەوە خۆجارێکی تر بێگومان کۆنسەرتەکە هەر بڵین درێژەی کار و چالاکیەکانی ئەوەیە کاکەمن وەکو ئەزانین کە یەکێکی لەو موزیسیانانەی کە هەمیشە ینی لە خەونی و لە کارەکانی تۆ بەو شێوەیە کە بتانی هەم گۆرانی فۆلکلۆری کوردی لەنێو کۆنسەرتەکان تا هەبێت لە زیندووکردنەوەیانە هەبێت و کۆمەڵێک بەرهەمی زۆر تایبەتیش کە تایبەتن بە گروپی نانۆبیت هەمیشە لە کارەکانی ئێوە بڵین بیان با گوێی ئامادە بوانە. جا پێم خۆشە بزانم بیرۆکەکەی ئەم کارێ ئەم جارە ئەم کۆنسەرتی ئەم جارە چۆن بوو چۆن پلانتان بۆ دانا چەندێکە سەرقاڵی پرۆڤەن پرۆڤێمە بەردەوام پرۆڤاکەین لە بەرۆی گروپێکین بە بەردەوام چالاشیمان هەیە لە ئەوروپا و بە تایبەت لە ئەڵمانیا و بەڵام لە وڵاتانی دەروی ئەڵمانیاش لەبەرەوە پێویستە بەردەوام تەمرین و پرۆڤەمان هەبێت بەڵام خۆ ئامادەکردن بۆ هەنگاوێکی وەکو ئەم جارێک کە کردومانە ڕاستەکەی من لە 2010ەوە سەردانی ئەم وڵاتەی خۆمانەکەم بە هیوای ئەوەی کە دەستگایەکی میدیا یان بابک زمانی ئێرە بڵێم حیزبێک سەرمایهدارێک هەست وشەی کۆمپانی زۆر لێرە بەکارێنێ کۆمپانیایەک ئاگای لەوە بێ و هەستێکی نەتەوەیی هەبێ کە بزانێ شتێکی ئەوەی ئێمەکەین هەنگاوێکی زۆر گەورەیە بەڕاستی ئێمە ئەگەر بەس بە دوای ئەوە بکەوین هوەر بەکاربێنین بۆ گەیشتن بە ئامانجەکانمان من هەموو جارێ و قسەیەکەم ئەگەر بتێ هوەر بەکاربێنی بۆ ئامانجێکی تایبەتی خۆیترایە ئامانجەکە بانەچینە ناو وردەکاریەکانیەوە زۆر ئاسانە گەیشتن بەوە بەس ئەگەر بتێ بە هوەر بتەوێ خزمەتی نیشتیمانەکەت بکەی بتێ ئەو وەکو بەرپرسی بیگریتە ئەستۆ ئەوە زۆر زەحمەترە ئەوە ئێمەکەین ڕێک دووەمەکەیە یەکێک لە هەنگاوەکانی ئێمە ئەوەیە حەزەکەین ئاوازی ڕەسەنی کوردی چونکە ئێمە زۆر ئەو شەی ڕەسەنە زۆر پیرۆزە لای ئێمە ئەو ڕەسەنەش تا ئێستا نەیتوانیوە لە چوارچێوەی کورد بچێتە دەرەوە بۆ برنە دەرەوە و بۆ بەنەمرکردنی ئەو ڕەسەنە پێویستە بخەیتە چوارچێوەیەکەوە کە لە شوێنانیش گوێ لێ بژیرێت ینی من زۆر جار تەنانەت ئەو با بڵین کۆمەڵگا کوردیەکانی دەرەوەی وڵات تەنانەت کە ئاهەنگێک بۆ نەیەک شتێکیانە بێت حەزەکەن تیانەگەم لەسەرێکەوە تێگەشتم هەیە بۆیان بەیادی ئێرە و بەیادی ئەو ژیانەی کە لێرە بەسەریان بردووە حەزەکەن گوێ لە شتێکی کۆنی ئێرە بگرنەوە یان هەمان یادگاریانە بەڵێ پێویستیان بە هەمان با بڵین هەمان فەزایە هەمان کەشە هەمان ئاستی موزیکە باشە بەڵام تۆ لە وڵاتێکی وەکو ئەوروپایە کە ئەژیت ئەبێ لەسەر ئاستی یەک شاو بتوانانی قسەیان لەگەڵا بکەی ئەبێ بتوانانی موزیکەکەشت بەریتە ئاستی موزیکی ئەوان ئەمە ئاسان نییە بە تایبەت من هەموو جارێکەڵێم ڕەنگە لە وڵاتێک بژیت ئەگەر دانیشتوانی کەمتر بێت ئاسانتر بێت ناویتیا ببی بە خاوەنی ناو و شوهرەی خۆت لە وڵاتەیە بەڵام وڵاتێکی و ئەڵمانیا زۆر گەورەیە موزیسیانێکی زۆری تایە گروپی زۆری تایە تۆ بتوانی لەوێ چەندین خەڵات بێنی خەڵاتێک و دوان و سیان و چوار و پێنج و شەش و حەوت ئەمەگە نییە زۆرە دوای ئەوە دەرکردنی سیدیەک تۆمارکردن بڵاوکردنەوەی یان ئەو کلیپانەی کە ئەمانە هەمووی تێشووی خۆی ئەوێت کۆڵنەدانی خۆی ئەوێت بە تایبەت کە هەستیشەکەیت لە وڵاتەکەی خۆتەوە یان لە دەستگا میدیاکانەوە پشتت تێ بکرێت ئەگەر زۆر ویستەکە و زۆر گەورە نەبێت کۆڵت پێدا هێدی جانە بەس ئەمڕۆ کراسێکی ڕاستە هەر بە هەمان ستایلە بەڵام بە شێوازێکی تر اینجا بێگومان
هەمیشە نانۆبیت بە ستایلە جیاوازەکەی خۆیان ناسرێتەوە بەڵێ و دوێنێش بە خۆشحاڵیەوە 19 بەرهەم بەڵێ نوزدە اینجا لەوێ نەبووم قەینا پرسیارکەم هێدی چەند بەرهەمی پێشکەشکار نۆزدەی هێزی بەدەنگی هێدی بوو یەک بەدەنگی من بەڵێ هەوی بەس یەک پارچیان موزیک بوو پارچیان موزیک بوو پارچێکیان بێ موزیک بوو ئەوە بێ موزیک هەر دەنگی خۆت دەنگی خۆتی بێگومان دەنگبێژەکە من بەگاڵتە نەبوو دەنگبێژە چکە دەنگێکی زۆر زۆر تایبەتی هەیە اینجا کارکردن لەگەڵ گروپی نانۆبیت چۆنە نەڵێم کاکە من خۆی لێرەیە من وەست ناکەم من ڕاستەکاڵم یەک دەقەت خوا پێشەوەی جاوبیتەوە ئەوە دوێنێش ئەمیستە شتە ڕاستکەمەوە ئەم گروپەی ئێمەوە نییە بڵێ من گروپەکەم دامەزران و ڕاستە بەس هەر یەکەی لە ئێمە هەمان مافی قسەکردن و بڕیاردانی هەیە بڕاتە بێ ینی من لێرە دانیشم بێمینەتە قسەی خۆیەکە بە تایبەت لە دیخان فەرموو ڕاستەڵم کارکردن لەگەڵ گروپی نانۆبیتە ئاسان نییە بەڵام لە هەمان کاتیشە ئاسانە بوو لە بەری ئەممەە ڕەنگا و ڕەنگە ڕاستە هەز بە بێزاری ناکەی بەڵام ئەرکێکی زۆر زۆرە لەسەر شانە ئەنی 24 ساعت ئیشەکەی تاوا نابێت هەرچەند تاوا نابێت تۆ چەند فێرە بی شتی تر هەیەکە بە فێری بیت یان شتی تر هەیەکە تاوا نەکردو بێت تاوێکی بەڵام لەبەر زۆری شتەکان ئێمە پشتیوانیشمان کەمە لە ڕووی لایانی بڵێ سپۆنسەرەوە یانی کێک بێت پیجەکانمان بۆ بەرێبەڕ هەموو شتەکان خۆم و کاکێ منێکین بەڕاستی زۆر ئەرکێکی زۆر زۆرمان لەسەر تەنیا ئەوەیە کە ماندووی بڵێ جەسەدی نهی لەش بەڵام بە ڕۆحی ئیسراحەتم زۆر زۆر ئازادم جا پێم خۆشە بزانم کە بڵین کۆنسەرتەکە قاڵ ببمەوە ئەم جارە بەرهەمەکانتان چۆن هەڵبژارد چونکە هەم گوێم لە بەرهەمی فۆلکلۆر بوو هەم گوێم لە کۆمەڵک لەو بەرهەمە جوانانە بوو کە گروپی نانۆبیت خۆی بەرهەمی هێناون وەکو ئاماژەت بێکەریەکیکان هەر بەرهەمێک بە دەنگی خۆیەتی خاتو هێدی و موزیکیش بێگومان موزیکیش بەشێکی گەورەی نانۆبیتە ئەو تاواکەری یەکتر بێگومان ڕاستە موزیکەکە چۆن بەرهەمەکانتان هەڵبژارد چۆن هەڵمەبژار وڵای نەزم هەر حەزمان لێ بوو تر خسمانە پرۆگرامەکە خۆشویستی بۆ بۆ شتەکە بەرهەمەکانمان هەمووی ئەتوانم بڵێم بە شێوەیەکی گشتی کە بەرهەمێکەکەین بە بۆچوونی من دایماڵێم ژەنیارمان ڕەنگە زۆر هەبێت یان دەنگبێژمان زۆرە لەناو کوردەواری خۆمانە و بە تایبەت لە باشووریش بەس هونەرمەندمان کەمە لەبەرەوەی کاڵەی هونەرمەند یەک دنیا شتەگرێتەوە یەک نیە بەرپرسێتیە ڕەوشتە پەروەردەیە دوایەوە کرد تۆ هونەرێکی پەروەردەیی پێشکەش بکەی ئەبێ نمونەیی بیت لەبەرەوەی چاولێکەرت زۆرە بێ هونەرمەند پێویستە وڵات پەروەەر بێت بە بۆچوونی من ڕەنگە بۆچوونی هیچ شتێکی تر بێت هونەر ناسنامەی گەلێکە و بە تایبەت لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆیە ئەوەی بە هونەرە توانی بیگەیتێ ڕەنگە جاران بەچەک بتوانای بیگەیتێ ڕنگ و نازانم مناقیوانم نییە بەس بە هونەرە توانی بگەیتە زۆر شوێن اینجا لە هەمان کاتە ڕاستە ئێمە دوور لە وڵاتەژین بەڵام ئەو کولتورەی کە ئەیکەین بۆ وڵاتی خۆمانەیکەین و بە کوردی ئەیکەین ئەگەر مانویستایە بەس لەناو ئەڵمانیاجی خۆمان بکەینەوە هێدیخان لە چەند شوێنێکی تر ئیژەکە کە حەز ناکا لێرە باسی بکەین لە ناو گروپی ئەڵمانە ئیژەکە بە ئەڵمانی گۆرانی ئەڵێت و زۆر زۆر پێشکەوتووە و زۆر دەستخۆشی بەکرێت و ئەگەر واز لە کوردیەکە بێنێ دوای ئەو بکوێ ڕەنگە لە ڕوانگەی با بڵێن داراییشەوە بگاتە ئاست و شوێنێکی تر بەس هەستە نەتەوایەتەکە دایمە ئێمەی بەستۆتەوە بە خۆشحاڵی و وەڵام و قسەیەکەم ئەوە ژوال لێکا لەسەرێکەوە پێ ناخۆشت ئاگاد لە باری وڵاتە خەڵکێکی زۆریش دایمە ئەو قسەیە کرێڵێن هونەرمەند دەبێ هەڵوێستی هەبێت من ناڵێم لەبەر خەڵکەکە هەڵوێستمان هەیە بەس خۆت بەڕاستیکەم نەڵێم هونەرمەند دەبێ هونەرمەند بیت ئەبێ هەڵوێستە هەبێت باشە لێرە پرسیارێکمەیە کاکێ من بێگومانەوەی کازانین ئێوە یەکێکن لەو گروپانەی کە هەمیشە دژی جەنگ نادات پەروەری ناعەجالەتی ئەمانە بەرهەمتان هەیە ئاشتی بە موزیک بە موزیک بێگومان وایە چ پەیامێکتان پێ ئەتانەوێ بیگێنن ئایا تەنها ئەوەیە کە جەنگ بوەستێت لە جیهانە یاخود ئێوە بە موزیک پەیامی ترتان هەیە ئەتانەوێت بیان بەگوێی کەسانی بەرپرسان ئێمەمانوێ مرۆڤ فێر بێت وەکو مرۆڤ بژی لە پێناوی مرۆڤایەتیا بژی هیچ پێویست ناکا من لە پێناوی
مەبەستێک لە مەبەستەکانی خۆمە ببمە هۆکاری ئازاردان یان پێشێلکردنی مافی کەسێکی تر من لەگەڵ ئەوەیان لەگەڵ بیر و بۆچوونێکی ئازادی خوازم بە شەرتێک ڕێگەنەیەم بەخۆم مافی تۆ پێشێل بکەم زۆر باشە دەست خۆش لە هەموو ڕوانگەیەکەوە بێگومان وایە هێدیگیان زۆر جار دووبارە وتنەوەی گۆرانی فۆلکلۆر هەمیشاڵین کە ئەبێ مافی بەرهەمە بە بڵین دێرینەکە بەرهەمی هونەرمەندەکە خۆی بپارێزین ئەمیش بەباشی شعرەکەمان لەبەر بێت زۆر لە تۆنی بە بڵین ئاوازەکە لاینەین جارێکترە گەرێمە گۆرانێکی ڕەسەن دووبارە بڵینەوە کارکردن لەلانەوە بێتە بۆ ئەم بابەتە چۆنە؟ ئێمە دوو جۆر شێوازمان هەیە بۆ کارکردن هەتا لە دەرۆژەگە بتێ گۆرانیەک دووبارە بکەیت و هونەرمەندێک تر بیان هین گروپێکی تر بێت پێڵەن کەڤەر لێرەش پێڵەن کەڤەرکردنی گۆرانێک دوو جۆر کەڤەرکردن هەیە یەکێکیان ئەوەیە کە لە سەدا سەد ڕێک دەقا و دەق ئەو شتە ئەڵەی تەوانێکیانەوەی گۆڕانکاری خۆتی بەسەراکەی لەو حاڵەتەشا بۆ گۆڕانکارەکە پرسیارێکی شوێنێکی ڕێکخراوێکی ناوی گەمایە لەو ڕێکخراوە پرسیارێکی من چەند بۆم هەیە دەستکاری ئەم گۆرانیە بکەم گۆڕانکاری بەسەرا بێنم و ماف پاراستنی ماف ئەترە بێ خاونەکەی خۆیان ئەو کەسی کە ئێستا بەرپرسە لە وەکو خاوەنددارێتیەکە هی ئەو گۆرانی و هونەرمەندە ئەو ئەبێ ڕێگەت پێ بدات تا چەند ئەتوانی گۆڕانکاری بەسەر و ئاوازایە بێنیت یان بە تێکستەکە ئێمە هەتا توانی بێتمان هەوڵمان ناوە لە ڕووی هەتا وشەکانەوە تێکستەکانەوە پارێزگاری پامەکە ئەبێ بگاوکوی کە هەیە لە ڕووی ئاوازی شەهۆڵمان ناو ئاوازەکە هەنێک لە گۆرانەکان لە سەد وەکو خۆی وتومانێتەوە لە هەنێک ئەگەر ستایلی گۆرانەکەمان حەز کرد بێ ئەم گۆرانیە بخێنە ناو ستایلێکی ترۆچکە نانوبیت بە بەردەوامی چەند تێکەڵکردنی چەند سالێک ئەگەر تۆ ئەو بکەی ناتوانانی بە بەردامی ڕێک ئەو ئاوازە خۆی بڵێتەوە ناتوانین گۆڕانکاری بکەیت لەو شوێنە پێویستمان بۆ من دایمەڵێم ببوورەوی حەزەکەم بە قسەی پێ زۆر جارەڵێم بە نمونە ئەیەن وەکو جل لەبەرکردن با بڵێن ئەگەر جوانە کوردێک لە ناو سلێمانیا جووتێک کلاشی لە پیا بێت جلێکی شاڵی لە بەرابێ بەس کە سەفەرێکی ئەوروپا کات قاتێک و بۆی باخێکە خڕیترە گەر بە قەرزیش بێت شتێکی وانە بەرەکە بووی لەگەڵ شوێنەکە خۆی بگونجێت ئێمەش ینی هەر موزیکەکەی و پۆشاکێکی جیاوازی دەکەیمە بەرا یەکێک لە جوانیەکانی هێزی لە نێو گروپەکە ئەوەیە کە جگە لە زمانی شیرینی کوردی و جگە لە زمانی سۆرانی چەند زاراوە بڵێن لە زاراوی سۆرانی چەند زاراوەیەکی تریش گۆرانی ئەڵێ و بە چەند زمانێکی تریش گۆرانی ئەڵێ تا چەند ئەمە جێ ڕەزامەندی کاکێمنە بۆ ئەوەی کە بتوانێت چەندین ستایلی جیاواز تاقی بکەنەوە لە نێو ڕەزامەندی نییە خۆشحاڵیە ئەو پەڕی خۆشحاڵیە لەبەرەوەی باش شتێک هەیە بیڵێن بەڕاستی لە 84 من وڵاتم بەجێ هێشتووە هەموو خەوی من ئەوە بۆ دایمە ئێمەی کورد گروپێکی موزیکمان هەبێت ئێمە تا ئێستا لە ناو سلێمانیا بۆ نمونە هەر باسی سلێمانی ساڵێکی تر 40 ساڵە ئێستا وەختی ژماردنیا دەمەند درێژ هەموو جارێک بیرەوە کەمەوەڵێم لە ناو سلێمانیا ژەنیاری زۆر توانامان هەیە باس گروپێک دروستکردنی گروپێک زەحمەتی خۆی ئەوێت و ئەو گروپەش پێویستی بە دەنگێک هەیە ئەو ئاوازانە بەرێتە دەرەوە ئەو دەنگەش ئەگەر تۆ بتەوێت بە و هەموو ستایلە جۆرا و جۆرە ئیش بکەیت پێویستە بەلانی کەمەوە بە ئەوەی هێدیەی کات ئەگەر من با بڵێن هێدی نەمێنێ لە نانوبیتە 6 کەس بەلایانی کەمەوە ئەوێ بێن یعنی هەر دوێنێ لەو کۆنسێرتەیە جۆت لێ بوو لە یەکێک لە گۆرانەکانە یەکێک لە گۆرانەکان ئەگەر با بڵێن گۆرانی تێرۆریکە بۆ نمونە 3 تا 4 ستایلی تیا بەکارێنێت کلاسیک و پۆپ و مۆدێرن و کراول و ئەوە یعنی بەڕاستیەوە بەبە چۆنە ئەمە من ناڵم ئاسانە لەبەرەوەی هەموو شتێکە بە فێریبی بەڵام کە تۆ زۆر دووبارەت کردەوە کۆنتترۆلەکەیتە شتن لە دوای وای لێ چێژی لێ بینیت من خۆم حەزم لێ نییە زۆر شتم حەز لێ لە کلاسیک بڵێ لە مۆدرن بڵێ لە جاز بڵێ لە ڕۆک بڵێ حەزم لە زۆر شتایلە لەبەرەوە هیچ بێزار نیم کێڵم بە عکسەوە چێژم پێبەخشە بەس ئەوەیە بێ کۆنتترۆلیگومان مامۆسایکی باش لەگەڵ بێەوە ئەبێ ڕێنمایکەرێکی باشی هەبێ بێ خۆشت جێبەجێکەرێکی باش مامۆستایی من زیاترەڵێم ئەو ئەزمونەی کە هەمە بەو پەڕی خۆشحاڵیەوە نەکەرهێدی ئامادەم بخەمە خزمەتی هەر کوردێکەوە کاکە من ئەو کارکردن و ئەو کارکردنە هاوڕێتی کە هەیەی بۆ موسیانەکان و بۆ تۆشێدی بگومانم هەمیشە ڕنگدانەوەی لە گروپەکە بێ اینجا ئێستا هاوکارانم جوێنە لەوێ بوون
باشە کۆمەڵێک چاوپێکەوتنیان بە ئەنجام گەیاندووە و کۆمەڵێک لە بەرهەمەکانیشان تۆمار یەکشت دوێنێ زۆر ماندوو بووم ئەو چاوپێکەوتنە بەڕاستی زۆر ناخۆش بوو لەبەرەوەی تۆ ماندووی یەک دنیا بەرپرسێتی تێ حەزەکەی خێرا ئەو شتانی کێناوتە کۆی کەیتەوە ئیتر ئەو هەموو میکرۆفۆنەژەکەن بەلووتمانە هەر بەشێوەی پێکێ فەرموشمان ئێستا لەگەڵ هاوکارانم ئەو چاوپێکەوتنیان ئاماجە کردووە بێکەوە لەگەڵ بینەرانی ئەزیز و ئێوە شایبین وەگەڕێنەوە فەرموون. دروستبوونی ئەم کۆنسێرتانە بەڕاستی بۆ بەشی هونەری موزیکی کوردستان بەڕاستی چالێکێکی زۆر باشە. من خۆم وەکو خوێندکاری پەیمانگەیەنە لە جوانەکان لە بەشی موزیک ئیسفادێکی زۆر باشم لێ کردووە و بەڕاستی هەندانی خەڵک بەم شێوەیە کە ڤۆکالیست و بەشێکی پۆپ و یان دروستکردنی ئیشە کوردەکان بە شێوازی ئارنجکردنەوەی جاز و پۆپ ئەو ستایلانە شتێکی زۆر باشە. هیوادارم هەموو ساڵێک بەردەوام بێت. زۆر سپاس بۆ کەناڵی کوردستانکەوە باس کرا لە کۆنسێرتەکە کۆنسێرتێکی زۆر چێژ بەخش بوو وەکو من کە هاتم وەکو ئەوەی کە ژۆ بیست بم و سیر بکەم و ببینم هەڵبەتە کاکێ من بەنسبەت ئێمەوە کەسایەتێکی کۆنە و باش ئەیناسین و هاوڕێمانە و لە دوور و نزیک لە ڕێی فەیسبووکی خۆیوانێ ئاگاداری شەکانین ئاگادارین ئەو هەوڵانین کە ئیاد ئەم تازە گەرێژ لە کارەکانیان هەر جێی دڵخۆشیە بەڕاستی ئەو خانمەش هێدین سەڵتێکی باش و ئادایەکی باش دەستخۆشی لە هەموو ئەوانە ئەەکەم کە پشگیریان کردن و توانیان ئەم جۆیان بۆ بڕەخسێنن بتوانن بێبەش نەبین لە کارەکانیان بە زیندوی. دەستخۆشی بۆ هاوکارانم ماندوو نەبن باش بوو دەرفەت بووە من تۆزێکی مینی کاکە من باش بوو دەستێک گەم لە دەنگێتی اینجا ئەمێ بزانم کاکە من تا چەند گرنگە وەکو ئەرکێک وەکو یەکێک لەو کەسانەی کە نانۆبیت زۆر خۆشەوێ و دڵنیام چا جوانە فەس کاری بۆ ئەەکەی و هەر چەمەند درێژیش بی ئەم کۆنسێرتە دوێنێ ئامادەبووان چیان بەتۆوت ئایا کاردانەوەی ئەم بەرهەمانە و گروپی نانۆبیت بۆ خەڵکی شاری سلێمانی و بۆ کورد تا چەند گرنگە تا چەند گرنگی مانەوەیانە بە ئێوە کە بیرۆکەی ئەوە دروست بێ لانی کەم چەند ساڵ جارێک بتوان ئێوە بێنەوە کۆنسەرتی بەم شێوەیە لە شاری سلێمانی نازانم چەند ساڵ بینەوە ئەم شتە بکەین لەبەرەوەی بەڕاستی ئەم کۆنسێرتە هەمووی لەسەر خەرجی خۆمان کردومانە لە بڕینی تیکت و ئوتێل و مەسرف و مانەوە و هەموو یعنی زۆرەوە شتێکی کەم نییە لەبەرەوە نازانم ئەتوانین جارێکی کەشتێکی لەو بابەتە بکەین تەنیا مەبەستی منەوە بوو کە خەڵکەکە بزانن کە هەین لەبەر ئەوەی گەیشت بوومە ئەوەی بێهیوایی لە میدیاکان کە 14 ساڵە هەین جاری وە هەیە لەسەر جادە لە یەکێکە پرسی گروپی نانۆبی دەڵێ نەمبیستۆ کە گوێی لێگرێڵێ ئەی لەو ئەو شتە جوانە هەیە بۆ میدیاکان پیشانی نایەن ئەیترتم بە ئەم جارە ئەم هەنگاوە بنین قیر و سیا قەیناکە
بەس نازانم تاوان ئەگەر پشتیوانێکی مادی هەبێ ئەتوانین کاردانەوە چۆن بوو لە چاوی بینەرا دوێنێ چی کردی زۆر دوێنێ هەتا سەعات 3 شەو جوابی تەلەفۆنم ماوەتەوە هەر بۆ تو ئەم باز نەکردم بۆ خۆشم ئەم ڕۆژ بەڕاستی ینی ئەتوانم بڵێم لەسەرێکەوە خۆشمای خۆشحاڵیە بەڵام زۆر پۆزتیڤ زۆر باش زۆر جوان و سوپاسی هەموو ئامادەبوانەکەم ئەوانەی کە نەشاتون وەکو تۆ تاوێ ئەبێ خەفەتی ئەو بکۆن کە بۆیان باسەکە بەداخۆ من لە کورسات بووم بەڕاستی ڕاستەوخۆ لە بەرنامە بەس ئێستا سوپاسی بینەرانەکەین بەهۆی ئەوە بە هیوام زیاتر بەدواچوو بکەن بۆ هونەرەکەمان بێگومان ئەمە گروتینی زیاتریش ئاز بە ئێوە بۆ ئەوەی کە بەرزەوام بن و ئێمەشکو کورسات مەگەزین بەڕاستی درێخیمان نەکردووە هەرچەنە لەوانەیە هەندێک جار بەداوای لێبوردنەوە کەمتەر خەم بین بەڵام هەر کاتێک کارێکی ئێوە هەبوو بێت بێگومان ئەگەر لە ڕێی هەواڵێکەوە بوو بێت لە ڕێگەی چاوپێکەوتنێکەوە بێت لە ڕێگەی سکایپەوە توانیمانەکە بە بینەرەکان بڵین کە ئێوەش هەن و ستایلێکی جیاواز کۆمەڵێک بەرهەمی زۆر ناوازە و زۆر تایبەت پێشکەش بە گوێگرانی خۆچانەکە ئێمەش هیوای باشتری بۆەوە هێدیگان ئەمە نوێترین کار بوو ئەجا پلانی دواترتان چیە کاکێمە تاکیدم نایڵە بەزام بەخوایڵێم خەڵکینە ڤیدیۆیەکی تازەمان هەیە کلیپێکی تازەی گەرم و نەرمان پێ لە ناو کۆمپیوتەرەکەمایە باشە ئەتوانین پێشکەشتانی بکەین لەبەرەوەی هێشتا بڵاومان نەکردوێتەوە زۆر باشە چۆنە کارەکەی کێیە کارەکەی گروپی نانۆبیتە هێدیجان بەڵام دوێنێ ڕبووت بووشیان ئەو پرسیاریان کرد بوو بۆچی زۆری بەرهەمەکانمان کردمانجی ڕاستیەکەی ئێمە بەس ئەوە ینی تەرکیز ناکەین لەسەر ئەوەی بەس کوردی سۆرانی بۆ سۆرانی بکەین ئێمە حەزەکەین کورد ئەو هەستەی پارچەکە بێگومان بەڵێ بە هەموو زاراوەکان بۆ دەڵەمەنیە پیشانین و یەک شتیکەش هەیە یەکەم گۆرانی بە زاراوی کرمانجی کە کردمان هەستمان بە پشتیوانێکی زۆر کرد لەلایەن هەمویانەوە بەڕاستی خۆزگە نقشە بێ لە ئێمەش ئەبێ وا بڵێ کە بەردەوام بن یەکێک لەو با بڵین تایبەتمەندی هەرە جوانانی لە هێدیایە جگەلەوەی کە موزیسیانە دەنگبێژێکی زۆر تایبەتە کۆڵەن دەنگی ئۆپێریە زۆر تایبەتەوە نیە بۆ هیوام هەر بەردەوام بن اینجا کاک کێمنگیان پامی خۆت هەر چێکت ماوە من و تو خواحەفیزیەکەین و بە بەرهەمێکی دیگەان کۆتایی بم سوپاسی بینەرانەکەم دەستخۆشی لە ئێوەکەم دەستخۆشی لە خۆمانەکەم هیوادارم کەسانێک کە بن بتوانن زیاتر پشتیوانیمان بکەن بۆی شتی بەڕاستی زۆر جوانتر پێشکەشکەین و لەم چەند ڕۆژەی کە ماوەمانە لێرەش بە تەمای لێرەش جارێککە کلیپێک بکەین بێژگە لەو کلیپێک هێناومانێتەوە ئەگەر هیوادار بن جارێکی کەشتێکی لەو بابەتە بکەین و کۆم هاتنەوەیمان ڕەنگە بە پشتیوانیی زۆر کەم بتوانیشتی زۆر گەورە بکەین زۆر سوپاس سوود لە سروشتی جوانی کوردستان وەربگرن بۆ کلیپەکەتان یان هەر شوێنێکی تر بێ لەگە کلیپەکەی خۆتان بگونجە بۆ هیوایم ناکەچین بۆسی ناچین بۆ تورکیا بۆ هەریەک لە بەڕێزان کاکە من دەریا موسیان وەروە خات و هێدی جەبار موسیان و دەنگبێژ کام ئێوارەیە لە کورسات مەگەزین بوون بە بەرهەمێکی خات و هێدی کۆتایی بە کورسات مەگەزینم ئێوارەیە هێنین دووبارە سوپاس بۆ بینەریتان تەندروست باش بن و خواتان لەگەڵ بێ خاتوێ دیگەان فەرمۆ هەمەینی علی مەردانە دی گەورەی کورد علی مەردانە بە ناوی کۆڵان بە کۆڵان هەدارە مەدڵتان بێ مفاجئە بوو بە دوو تاوێڵم سەڵت و ساوادە بە دوو تاوێڵم سەڵت و ساوادە کۆڵان بە کۆڵان جادە بە جادە کۆڵان بە کۆڵان جادە بە جادە نەشمیلی چاو جوان پەچەکەت لادە پەچەت لادە شەرمی پێناوێ پەچەکەت لادە پەچەت لادە پەرچەمی لولی خستووە بەلادە پەرچەمی لولی خستووە بەلادە لەنجە و لارەکەت وەک پەریزادە شەرمی پێناوێ پەچەکەت لادە پەچەت لادە نەشمی لەی چاو
جوان بچەکەت لادە بچەت لادە